لەگەڵ میوانەکەم لەسرم بابەتە قسە دەکەم بەڕێز سیروان تۆفیق بەڕێوەبەری بە بازاڕکردن لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. وەکو هاوکارانیش ماماژەیان پێکرد ئامادەکاریێکی باش کراوە بۆ پشوەکانی سەری ساڵ لە ڕووی گەشت و گوزار و ناوچە گەشتیاریەکانەوە. ئامادەکاریەکان بەکوێ گەیشتون تا چەندە ئامادەی هەرێمی کوردستان بۆ پێشوازی لە ژمارێکی زۆری گەشتیار؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای کەناڵە کەتانەوە پەیامی گەشت و گوزار بگەینین بە گەشتیاران کە لە ماوەی پشوەکانی سەری ساڵ و لەدایکبوونی حەزرەتی مەسیح سەردانی هەرێمی کوردستانێک. بێگومان دەستەی گەشت و گوزار بەر لە هاتنی هەر بۆنە و یادێکی نەتەوەی و نیشتیمانی و ئاینی ئامادەکاری تەواوەکە لە ڕێی بەڕێوەبەراتی گەشتیەکانمان لە پارێزگاکان لە ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوی بتوانین بە باشترین شێواز پێشوازی لە گەشتیاران بکەین. هەر لە دوێنێەوە تیمی بەڕێوەبەراتی گەشتیەکانمان قەزا و ناحیەکانی ئێمە لە دەواازە سنووریەکان لە خاڵەکانی هاتنەوە ناو هەرێمی کوردستان لە بازگەکانن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران جگە لەگەڵ ئەوەی ئێمە لێژنەی تایبەتمان هەیە لە ناو شار بە دووەدا چوونەکە بۆ سەر بنکە گەشتیارەکان بۆی بزانێت ئایا ئامادەکاریەکان وەکو پێویست دەڕوە بە هەماهەنگی قایمقامێت لیژنەکانی پێویست ئەو لیژنە ئەمنیەکان کە هەیە بۆ ئەوەی بە دووەداچنی بەردەوام کە لەسەر کوالیەتی کە خزمەتگوزاری پێشکەش بە گەشتیارەکە سەلامەتی گەشتیار و چۆنەتی مامەڵەکردن لە گەشتیار بۆیە کارمەندانی ئێمە لە پشوونینە لە داوام لە 25 مانگەکە دەست پێ دەکات تا کۆتایی ساڵ ئەو ژمارە شەپۆ لە گەشتیارێک کە بۆ سەری ساڵ سەردانی هەرێمی کوردستان هەموو ئەمادەکاریەکان زۆر باشە. پێشبینی دەکەن ئەو ژمارەیە چەند بێ و گەشتیارانی کە لە دەروی کوردستان شارەکانی خواروونەوە ڕاستی عێراق بە تایبەتی دێنە هەرێمی کوردستان؟ بە پێی پلانی دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی گەشتیەکانمان ئێمە مەزنداکەین بۆ سەری ساڵ و پشوەکانی سەری ساڵ زیاتر لە 200,000 گەشتیار لەو ماوەی کە لە 25 مانگ تا یەکی مانگ هەژمارەکرێ سەردانی هەرێمی کوردستان کە لە هەر لە زاخۆ و تا خانەقین. ئێمە لە تەواوی بنکە گەشتیارەکان لە ئوتێل و چێشخانەکان لە شوێنە گەشتیارەکان ئامادەکاری کراوە جگە لەوەی لە چەندین شار و ئیدارە سەربەخۆ ئاهەنگی مەراسیمی فەرمی هەیە بەداخەوە بەهۆی کارە ساتەکەی هەڵەبجا ڕەنگە چەمچەماڵ و تەچیە و ئۆشۆڕژ لە هەڵەبجا وەکو فەرمینی و گوستێن بەڵام لە تەواوی شوێنە و بنکە گەشتیارەکان لە ئوتێل لە پێنجستێرەکان لە چێشتخانەکان ئاهەنگی تایبەتەیە کە کەرتی تایبەت دیکە بۆیە پێشبینیەکەن ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکات. باشە لەو ژمارەیە چەندە خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان و شارەکانی عێراقن چەندە خەڵکی بیانین ئایا خەڵک لە وڵاتانی دیکەشەوە لەم بۆنانە هاتوونە هەرێمی کوردستان؟ زانین گوڵباخان پێش دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارە گەشتیاری بیانی کە سەردانی هەرێمی کوردستانێک لە کۆی ژمارە گەشتیارەکان لە 105 بۆ دەیتێنە دەپەڕان. بەڵام خۆشبەختانە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بخوان دەزانین یەک لە سێکتەرەکانی کە بایەخی پێکدا کارتی گەشتیاری بوو بۆیە ئێستا ژمارەی گەشتیاری بیانی کە ئەوەی کە پێڵێن بیانی کە لە دەروی عێراق و ناوەند و خواری عێراق دێن لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی عەربی لە ئەوروپا و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ئاسیا لە 30 بۆ 35 تێپەڕاندووە لە 100 کەواتە ئەمە هەنگاوێکی باشمان ناو بۆی بە نێودەوڵەتی بکەین گەشت و گوزاری کوردستان. ئەو پرۆژە گەشتیارانی کە لە هەرێمی کوردستان وای کردووە ئەو پلان استراتیژیانی کە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی گەشت و گوزار خۆشحاڵیەوە کە جەنابی سەرۆک وەزیران پەسەندی کرد وای کرد گەشت و گوزار بچێت هەنگاوێکی باش بێ بتوانین بخێنێ سەر نەخشەی گەشتیاری لە ناوچەکە. زۆر باشە. ئەگەر باس لە ئامادەکاریەکان و هەروەها چۆنێتی پێشوازیکردن لە میوانەکان و لە گەشتیاران لە بازگەکانەوە بکەین تا چەندە ڕێک خراوە پێشوازێکی پیشەیانە و باش لە گەشتیاران بکرێتەوەی کە دێنە هەرێمی کوردستان لە بازگەکان بە تایبەتی؟ ئێمە جگە لە تیمی ئێمە خۆتانزان بازگەکان ئاسایشی لێ هێزەکانی ناوخۆی لێ پێشمەرگەی لێ بە جوانترین شێوە پێشوازیانەکە ئەگەر پێشتر پاسێک نیو سەعات بۆ چل خولەکی بیستایە کە تاکو و تەواوی ڕێکارەکان تەواو لە ڕووی ئەمنیەتەوە داخل بن ئێستا پاسێک لە کەمتر لە 10 دقیقە داخلەوێ کەواتە ئاسانکاری تەواوکراوە بۆ گەشتیاران. ئێمە بە هەماهەنگی ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئاسایش لەگەڵ پارێزگا بۆنەکان دەبین پارێزگار بخۆی پێشوازی گەشتیارەکە ئەمە هەندێکی باشە جگە لەگەرەوەی ئێمە وەکو هەما هەنجێکی باشمان لەگە دەستەی گەشت و گوزاری عێراقی هەیە بۆی بتوانین ئەو پاسانەی کە پێش ئەوەی دێن ئەو کۆمپانیایکەوە گەشتیار بۆ هەرێمی کوردستان کۆمپانیای مۆڵەت پێدرا بوون نەتوانن گەشتیاری خراپ و کوالیتی خراپ بۆ هەرێمی کوردستان. زۆر باش ئاماژەتان بۆ کرد لیژنەی تایبەتتان داناوە بۆ ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی ناوچە گەشتیاریەکان بکەن هاوکات نامیلکە و ئەم بابەتانە بۆ هاوڵاتیان بڵاو دەکرێتەوە هێڵی گەرم هەیە بۆی کە هاوڵاتی بتوانێت لە حاڵەتێکدا پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانەوە بکاتە ناوچە گەشتیاریەکان. جگە لەوەی هێڵی گەرمی لە ئاستی قەزا و ناحیەکان هەیە ئێمە لە هەر بەڕێوەبەراتی گشتێک دوو هێڵی گەرممان هەیە یەک کۆڕک یەک ئاسیا جگە لەوەی لە دەستەی گەشت و گوزارەمانە بە بەردەوامیش ئێمە لە پەیجەکانی خۆمان لەگەڵ ئەوەی
لە تەواوی کۆمپانیەکان گروپێکمان دروست ئەو کۆمپانیایی کە گەشتیار بۆ هەرێمی کوردستان دێنن گروپێکمان هەیە بۆی هەر چێشە ئارێشێکیانە فەوری ئاگدارمانەکەنەوە بە تەواو زوو دەستنە سەر هێڵ بۆی بتوانین بۆیان چارەسەرکەن بەڵام خۆشبەختانە لە هیچ بۆنەوە یادێک تا ئێستا کێشێکمان نەبووە کە بتوانین ئاماژە پێ بکەین. باشە ئێستا ئەو ژمارە ناوچە گەشتیاریە یا ئەو شوێنانەی کە بۆ گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دابین کراون شوێنی زۆر پێشکەوتووە باشن لە ماوەی 6 ساڵی کارکردنی کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا 78 پرۆژەی گەشتیاری جێبەجێ کراون کە توانراوە گرنگێکی زۆری لەسەر ئەم بابەتە هەبێت تا چەندەم پلانانە سەرکەوتوو بۆ کاریگەری لەسەر کارەکانی ئێوەش هەبووە. بێگومان ئەنجامدانی ئەم هەم پرۆژە گەشتیاریە پرۆژەی جۆرا و جۆر لە زاخۆ ئێمە هەر لە کۆڕنیشی زاخۆ بە نمونە بینەوە پێشتر خەڵکان ئێستا جێت نابێت زاخۆ بێ ناوچەی ئامێدی کە باشترین ئوتێلی لێکراوە کە ئوتێلی بەردینی پێ دەڵێن هی سەردەمی مەلیکەتە ئێستا مەسەلەن بە جوانترین شێوە لەسەر دەمی کابینی نوێم نوێکراتەوە وە دێنە ئاکرێ بە هەمان شێوە گەورەترین پرۆژەی گەشتیاری لەکراوە ئێستا لە بێخاڵ و لە گەلی عەلیبەگ و لە ئایندەیەکی نزیک لەسەر چای سەفین و لە دۆکان و لە هەڵەبجە و لە گەرمە چەندین پرۆژەی جۆرا جۆر و هەمە جۆر کراوە ئەمە وای گرتووە جگە لە بەنداوەکان و خۆشکردنی ڕێگاوبان و ئەو جادا و ڕێگاوبانانە وای کردووە کار ئاسانی بۆ گەشتیار بکە هەموو ئەمانە وای کردووە کەرتی گەشتیاری هەنگاو باش بوون و ئاسانکاری تاوا بۆ ئێمە بکات کاتێک بە بازارکردنی یەکەی ناساندنی بۆکەی بە شوێنە گەشتیارەکە ناناسیێنی دەبێت ڕێگاوبانەکەی خزمەت گوزارەکانی کە پێشکەشەکەی کوالیتی کە پێشکەشی گەشتیارەکە بیناسین بۆیە هەموو ئەو خزمەت گوزاریانەکە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو کراوە خزمەتێکی باشی بە ئێمە کردو بتوانین گەشت گوزار پێش بێت. زۆر باشە بەڕێز سیروانەمەوێت لە کۆتایشتا بە کورتی ئەگەر پێم بڵێ لەبارەی ژینگە پارێزیەوە لە بەرەوەی جەنابی سەرۆکی حکوومەت بەردەوام جەختلەوە دەکاتەوە هاوڵاتیە بێ کوردستان بە پارێزێت بە پاکڕاگررتنی ژینگە وەکو دەستەی گەشت و گوزار چیتان کردووە لەگەڵ لایەنەکانی دیکە بۆی کە ژینگەی کوردستان لە کاتی ئەم بۆنانەدا پاک و خاوێن ڕابگیرێت و هاوڵاتی پابند بێت. ئێمە نوێنەرمان هەیە لەگەڵ دەستەی ژینگە و لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگەی بە بەردەوام جگەلەوەی لە ڕێگای نامیلکە و لە ڕێ بڕۆشەرەت و بەردەوام لە بازگەکان ئەمانە ئاگدارەکەینەوە لەگەڵ ئەوەی هەوڵمانداوە لە شوێنە گەشتیارەکانیش ئەو مەوادانێک کە بەکاردێت لە دروستکردنی پرۆژەکان هەمان ژینگە و ژینگە دۆست بێت بۆیە لایەنێکی گرنگی ئێمە بایەخدانە بە ژینگە و پاراستنی ژینگەی کوردستان چکە بۆی بتوانین ئەگەر ژینگەی پاراست جوانمان پاراست گەشت گوزارەکەش پێشەکەوێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز سیروان تۆفیق بەڕێوەبەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان زۆر سپاسکە لەگەڵمان بووی سپاس.